شۆڕشینان و ئەمانی ئێرانی جارە بریتی بوو لە کەف و کوڵێک و ئینفعالێک لەگەڵ مەسەلەی نان و ئەمانەکە نان مەسەلەی نەبوونی ئازادی بێزاربوون لە تەدەخولاتیان لە وڵاتانی تر بۆیە هاواریانەکرد لە شەعارەکان نە لوبنان و نە یەمەن ئێرانی خۆشەویستمان یعنی پارەکەمان منێڕن بۆم لاولایەمە لێرە سەرفکەین کەوا بوو نەمانی پارە و دابەزینی پارە نەبوونی ڕسق نەبوونی ڕفاهیەت نەبوونی ئازادی نەبوونی کەرامەتی ئینسانی زۆربوونی ئەو زیندانیانای ئەو هەمووی ئەعدامکردنانە یعنی ئەوە تەسەورکەنەوە لەو فەیسبووکیشەوەش بینیوتانە کابرای ئەعدامیەکەن چەند کەس بۆی چوونەتە سەر و دەستی لە دواوە بەستراوە چاویشیان بەستووە پەتەکەنە ملی لەسەر جادەیەکی عام چەند کەسێک بەجلی عەسکەریەوە بۆی چوونەتە سەر مەنەسەکە هاوارەکە ئەڵێ بەس چاوم بکەنەوە دایکم ببینم لە دوورەوە دایکیشی هاوارەکە کوڕی شیرینم منە دبینم خوا زەلامێک ئەعدامەکرێ لە ئاخر لەحزەی ژیانیە ئەڵێ هاوارەکە مادەر حەلالم کۆن دایە گردنە مازاکە توخوا چ جوامێری و پیاوەتی و ئازایەتی و دینداری و قیامەتخوازی و دیموکراسی و مافی مرۆڤ و عەشایری هەیە لەم ئیشەیە تۆ کابرایە گەعدامێکی ئاخر لەحزەیە دایکی لەو سەرجادەیە کسپە لە جەرجیەوە دێ کەچی ئامادە نییە پلاسیکەکەی سەری لابە بەرچاوی لابە بۆی بیبینێ حەلالم کۆن کەچی نمری خۆیان ئەعدام کرا لە سعودیە بەسەبەبی ئەو هەموو تۆغیانەی کە کردی بزانە شیعەکانی عێراقیشیان وەڵا ساڕ و خەنین بە ڕیاضەوە ئەی بۆ خەڵکی تروان ئەی بۆ باشە کابرا هەری خۆشتانە ئەعدامەکرێ لەسەر مەنەسەکەوە دوایەوە هەمووشمان بینیمان لە فەیسبوک لەسەر مەنەسەکە لێدەن کە دەستیشی بەسراوە بە دە کەس بۆی چوونەتە سەرەوە لێدەن و بە زۆر ئەنجا پەتەکەکەن بە گردنیە ئەمە جەمهوری ئیسلامی بۆیە ئەلحەمدوللا خەڵک لە تەشەیوعەکە ڕای کردووە ئەجینا چۆن خەڵکی نەجەف و کەربەلا خەڵکی قوم خەڵکی مەشهەد ڕاکەن دێن لە تورکیاژی تورکیایەکی سونی تورکیایەکی ئۆردۆغان تورکیایەکی ئەلمانی ئێ باشە کابرای کەربەلا و نەجەف چۆن ڕائەکە دێ لەوێ ئەژی یا کابرا لە خەلیجەژی بەس شیعەشە ناش چەوسێنرێتەوە وەکو سونەی ئێمە ئەچەوسێنرێتەوە لە ئێرانە خەڵگەمان نابینێ